هی کوڕم بە دوای تەکسی ناتەگەڕێت ئەگەر تەکسێک بێت ئێستا دەڕوات و کاتە دەستمان دەردەچێت چی بکەین؟ ای کوڕم دەبۆستە ئارام بۆ هەوا هاتن ئەوە چی ڕۆدەدا؟ ئێمە هاتین با دەست بکەین بە ئاهەنگ چی ڕۆدەدات کوڕم؟ خێرە تۆلگا ئەڕۆی بۆ شوێنێک خێرە کوڕە تۆ ڕۆی نیشانەدا چی دەکەنە؟ بەڕای من چی دەکەم بیکەن درێژەی پێمەدە نەخێ کوڕە پلانمان وایە ئاوە بە ئاسوودەیی بەسەر تۆدا بدەین بەڵام من تۆم زۆر وەکو نەخۆشی دەرونی بینی کوڕە جوانەکە بەڵام هەموو شتێکت نەبینیوە سەبر بگرە ئەو بێشەرەفێ بەرامبەر باوکم کردت بۆ پۆلیسی باز نەکردووە بەس ڕەنگە بۆ ئێمە باس بکەی وا دەڵێ تۆڵگا جان تۆ سەردەکەویت ئۆتۆمبیلە یان بە زۆر بتخەینە ناویەوە چی بکەی پێمان بڵێ سەرکەوە دەی